expired. Pursuant to House Resolution 41. ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا دەنگی لەسەر لادانی ترامپدا و بڕیاری تۆمەتبارکردنی بە هاندانی یاخیبوون ئاراستەی ئەنجومەنی پیران کرد. Those in favor say aye. Those opposed say no. دیموکراتەکان ئەوە بە سەروەری دەستور و یاسا ناو دەبن. بڕیارەکەی سەرۆک تۆمەتبار دەکات بە یاخیبوون لە دژی حکوومەت کە ئاسایش و سەقامگیری و بەرژەوەندی ویلایەتە یەکگرتووەکان دەخاتە مەترسیەوە. ئەوەش بۆ لەمپەر دروستکردن لە بەردەمی دەستا و دەستکردنی دەسەڵاتدا هەوڵدانیشە بۆ بەکارهێنانی هێز بۆ گۆڕینی ئەنجامی هەڵبژاردن بەو شێوەیەی کاندیدی دۆڕاو بکرێتە سەرکەوتوو. دۆناڵد ترامپ یەکەمین سەرۆکە لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکاندا کە لە کاتی سەرۆکاتیدا دوو جار تۆمەتی ئاراستە دەکرێت بە مەبەستی لادانی. لە دوای ئەوەی لایەنگرانی هێرشیان کردە سەر تەلاری کۆنگرێس ئەم جاریان تۆمەتی هاندانی یاخیبوونی ئاراستە کراوە. بڕیاری لادانی ترامپ بە زۆرینەی 232 دەنگ بەرامبەر بە 191 دەنگ پەسەند کرا کە هەموو دیموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران و دا ئەندامی پارتی کۆماریش دەنگیان بۆ پەسەندکردنی بڕیارەکەتدا. سەرۆکی ئەنجومەنی نوێنەران نانسی پیلۆسی لەبارەی تۆماری تۆمەتبارکردنەوە ڕایگەیاند کە ئەو بڕیارەی لە ئەنجومەنی نوێنەراندا بە ئەندامانی هەردوو پارتەکەەوە دەنگی لەسەردرا بەڵگەیە لەسەرەوەی هیچ کەسێ لەسەروی یاساوە نییە تەنانەت ئەگەر سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانیش بێ. ناوبراو جەختی لەوەش کردەوە کە ترامپ بووەتە مەترسیەکی ڕوون و هەنووکەی لەسەر وڵات. گەرچی پێشتر میچ ماکۆنێلی سەرۆکی زۆرینەی کۆماریەکان لە ئەنجومەنی پیراندا بە دووری نەزانی لە کاتی دادگایکردنیدا لە دژی ترامپ دەنگ بدا، سەرڕای ئەوەی یەکێک بوو لە پشتیوانە سەرسەختەکانی ترامپ، بەڵام لە دوای هێرشەکەی سەر کۆنگرێس و ئەو بڕیارەی ئەنجومەنی نوێنەران ڕایگەیاند کە بەر لە وەرگرتنی پۆستی سەرۆکاتی لەلایەن جۆ بایدنەوە هیچ کاتێکیان بەدەستەوە نییە بۆ بەڕێوەبردننی دادگاییەکی دادپەروارانە. چاک شۆمەری سەرکردەی کەمینەی دیموکراتەکان لە ئەنجومەنی پیراندا جەختی لەوە کردەوە کە ترامپ دادگایی دەکرێت و دەنگیش لەسەر تاوانە گەورەکانی دەدرێ. ئەوەشی ڕاگەیاند کە سەرەڕای هەوڵی ترامپ و یاخیبوانی لایەنگری ویلایەتە یەکگرتووەکان بۆ هەمیشە با وڵاتێکی دیموکراسی دەمێنێتەوە. ئەوەی جێگەی سەرنجە لە دوای کەڵکوتانە سەر تەلاری کۆنگرێس جیاوازی و شڵەژانی ناوخۆیی پارتی کۆماری زیاتر دەرکەوت، چونکە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا ترامپ ئەو پارتەی بەکارهێنا بۆ برەودان بە گوتاری ڕاستراوانەی نەتەوەیی و پۆپۆلیستی، بەڵام ئەندامانی پارێزگاری ئەو پارتە کە جێگە پەنجەیان بە سیاسەت و مێژووی ئەو وڵاتەوە دیارە هاستیان بە مەترسی گوتاری ترامپ کردبوو کە ئەمریکا گۆشەگیر و بەهێز دەکات با پێچەوانەی بانگەشەی سەرۆک، بەڵام لە ترسی پەرتەوازەیی ڕیزەکانیان بێدەنگ بوون. بەڵام لە دوای هەڵبکانە سەر کۆنگرێس ناچار بوون هەڵوێستی خۆیان لە ترامپ جیا بکەنەوە. دەنگدانی دا ئەندامی پارتی کۆماری بۆ تۆمەتبارکردنی ترامپ بڕیارێکی سادە نییە و گزارشتە لە ململانەی نێوپارتەکەیان. بۆی ئەندامی کۆماری ئەنجومەنی نوێنەران لیس چینی ڕایگەیاند کە ئەوەی ئەو خەڵکەی کۆکردەوە و مەشخەڵی دایە دەستیان بۆ هێرشکردنە سەر کۆنگرێس ترامپ بوو. بۆیە کاتەکە کاتی خزمەتە بە وڵاتەکەمان نەک حیزبایەتیکردن.